دیارە حکوومەت یاریمی کوردستان ئومێدی نەماوە بەوەی کە لەلایەن بەغداوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ بۆیە سبەینێش ینی هەر لەسەر ئەو بابەتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تاوتوێی بابەتی موچە دەکرێت. زانیاریم هەیە کە سەرۆک وەزیران وەزیری دارایی ڕاستپاردووە بەوەی کە داوای کردووە پێداچوونەیە بکات بە داهاتی ناوخۆوەروەها ئەو داهاتانی کە دێنە ناو وەزارەتی دارایی و بزانێت چەند دێ پارە لە بەردەستدایە بۆ ئەوەی کە هیچ نەبێ حکوومەت هێرێمی کوردستان وردە و لە دەست بە دابەشکردنی موچە بکات تا و کاتەی لەگەڵ بەغدا دەگەنە ڕێگە چارەیە. زانیاریەکان وایە تاوەکو ئێستا ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان بڕیار بدات خۆی موچەی فەرمانبەران دابش بکات لەسەر داهاتی ناوخۆ و ئەو داهاتەی کە داهاتی نەوت کە بە تەنکەر دەفرۆشێت بۆ بکرێتەوە بەو جۆرەیە کە لە سەداسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پاشەکەوت بکرێواتە لە سەداسییان لێ ببڕێ لە باڵاکان دەگاتە لە 150 کەواتە لە بەڕێوبەری گشتی تا پەرلەمانتار وەزیر تا ئەو پلانەی کە پلەی باڵان بەڵام نازانرێت تا ئێستا ئایا کەی چەند مانگ بەم شێوەیە حکوومەت هێرێمی کوردستان موچەکە دابش دەکات. خۆ ئەگەر دەست بە دابشکردنی موچەکە بکات ینی خۆی بخاتە ناو ئەم سینناریۆی کە هەیە دەبێت هەشمانگەکە دابش بکات چونکە پێناچێت ئەو کاتە حکوومەتی عێراق هیچ بڕەپارەیەکی بۆ بنێڕێت تا ئەو کاتەی کە ڕەنگە یا ڕێکەوتنی سیاسی بکرێ یا ئەوەی کە چاوەڕێی دادگای فیدرالی دەکرا بەوەی کە بڕیار لەسەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات دادگاکەش بۆ حاڵەت چوو کە هەمومان بینیمان 6 ئەندامی هەمیشەیی و 3 ئەندامی یەدەکی دەستی لە کات کێشایەوە واتە نامەی دەستەکار کێشانە نردووە بەڵام تاوەکو ئێستا قبول نەکراوە سەرۆکی دادگاکەش داوای خانەنشینی کردووە ئیدی ئەو کاتە تا دادگاکە کۆ دەبێتەوە و ئەم دەستانە دەگەڕێنەوە ڕەنگە کاتی زۆری بوێت بۆیە ناشکرێت هەموو چەخۆرانی هەرێمی کوردستان چەند مانگێک چاوەڕێی ئەوە بکەن کایە هەرێم و بەغداد ڕێ دەکەون یاخود نا کەون نزیک دەبووینەوە لە 2 مانگ تاوەکو ئێستا موچەی مانگی 5 دابش نەکراوە. من بۆ گفتوگۆی زیاتر هەم لە ڕۆ یاساییەکەی هەم لە ڕووە داراییەکەی هەم سیاسیەکەی نوانداری زۆر بەڕێز چۆمان محەممەد ڕاوێژکاری یاساییم کردووە زۆر بەخێرن کاک چۆمان بەخێبێن سەر چاوان ئەوەی کە من لە پێشەکێکا گوتم ینی سینناریۆیەکە کە سبەینێ ڕەنگە قسەی لەسەر بکرێ وا بڕیاریشە سەرۆکۆزیران خۆی دوای کۆبوونەکە کۆنگرێ ڕۆژنامەنووسیە بێ باسی بارودۆخەکە بکە و بڕیاریش بن کە چی بکەن هەرێمی کوردستان. ئەگەر پێم بڵێ ینی جەنابتان ئایا ئێمە ئەگەینە و دۆخی ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بڕیار لەسەر یەک موچەباتە ڕێیەکەوێ یاوە تا دەبێت بچێتە ژێرباری هەشت موچەکەی کە حکوومەتی عێراق دەڵێت هیچ ڕەسیدێکی نەماوە لە بودجەی گشتیە هەرێمی کوردستان. لە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ ئێوەی بەڕێز لە ڕاستیە ئێمە تقریبان ئەم مەوزوعی موچەیە بووە بە حەکایەتی مێش 10 ساڵە ئێمە ئەیلین و باسێکین و شرۆڤەیەکەین و یعنی هەموو گوێیەک پڕ بۆ لە بیستنی و لە ڕاستیشە ئێمە هەمومان چاوەڕێی ئەوە بووین کە لە پێش جەژنە موچەی مانگی 5 بدرێ بەبێ کێشە و سفرەی بەتاڵی فەرمانبەران و خانەنشینان ئاوەدان بێتەوە بەڵام لەگەڵەوەی کە موچەی مانگی چوادرا بەڕێز وەزیری دارایی عێراق تابێکی نارەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان ئەڵێ ئێوە بە پێی قانونی موازنە حسەتان نەماوە ڕەسیتان نەماوە لەو بڕەپارەی کە لە قانونی موازنە دیاریکراوە بۆیە ئێمە تەعەزوورەکەین لە ئێستا بەدواوە ناتوانین هیچ تەمویلێکی موچەخۆران و پرسی موچەکەین بە پێی ئەم کتابەی بەڕێز تەیفسامی بێ ئیتر ینی بۆ 7 مانگی داهاتووی موچەخۆران 1 دینار لە هەرێمی لە عێراقەوە نایەت بۆ هەرێم گوایە ڕەسید نەماوە کە من پێم وایە ئەم کتابە هەم پێچوانی دەستورە هەم پێچوانی بڕیارەکەی دادگای فیدرالیە هەم بەڕاستی بەهانەی تایە کە ڕوونی شەکەینەوە کە جۆرێک لە هینی سیاسی تایە بەتایبەت لەو جوڵەی کە لە ڕابردووە ڕێز سەرۆکی حکوومەت و وەک جۆرێک لە گرێبەستێکیان کرد لە ئەمریکا گرێبەستە غازیەکان و بەڕێز سەرۆکی پارتی بەڕێز کاک مەسعود هەندێک خیتاباتی ئەوەیە
وردە وردە ئەم دۆخە ئیقلیمیش دروست بوو بەشێکی ئەو کتابە تەداعیاتی ئەو لێکەوتی ئەو جوڵانەیە کە لەلایەن حکوومەت و لەلایەن پارتی و لەلایەن دۆخە ئیقلیمی نێودەوڵەتیەکەەوە هاتوۆتە گۆڕێ ئەو کتابە هات وەکە ئەو کتابە هاتووە ئەو ڕێگانەی کە لە بەردەم هەرێما بوو کە تۆ سەنەدێکی ڕسمیە وەزارەتی مالی عێراقە ئەو ئەم سەرفەکە ئەو پارە ئەنێرێ کە کتابی شوای کردو چۆن ئەمە هەڵەوەشێنیتەوە چۆن مامەڵی لەگەڵاکەی ڕێگاکانی بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێگا بووە وردە وردە ڕێگەکان داخرا ینی یەکێکیانەوەی ئایا حکوومەت هاتە سەرخەت ئیلزامی وەزارەتی مالیەکە ئەوە چاوپۆشیلەکان نەیکرد وەزارەتی مالیە خۆی نەیکرد ئەوەی کە مایەوە محکەمەی ئیتیحادی بوو تاکە هیوایە کە باسە کرا و لە پێشەژنە کە ئەسڵ وا بوو حکوومەتی هەرێم ئەو داوایە تۆمارکە بەر لە فەرمانبەران چکە ئەم کتابە بۆ حکوومەتی هەرێم هاتووە بە حکوومەتی هەرێمەڵی ئێوە ڕەسیتان من نەماوە ئەبوو حکوومەتی هەرێم داوا تۆمارکانەک فەرمانبەران ئەیشیتوانی هەل لە ڕووی قانونی و حەقێکە حەقێکی زۆر زامنە و ئەولاتریشە چکە بەر لە فەرمانبەران حکوومەت زەرمەند بۆ یاساکەشی بەێستن زۆر زیاترە بوو زۆر زیاترە بوو بەڵام بینیمان کە کۆمەڵی فەرمانبەری بەڕێز داوای تۆمار کردووە کە لە یەکی شەشە محکمەی ئیتیحادی بەیاننامەیەکی دەرکردووە کە لای من نەبوو بەیاننامە دەرکرێت لە ڕووی قانونیەوە داوا تۆمارەکە لە محکمە موعیدی بۆ دانرێ و ئیجراعاتی خۆی ڕۆی تواکە قسەکە بیر نەچێ هەست ناکەی دادگای فیدرالیش بەو هەواڵە خۆی کردە ناو خۆی تێوەگراندا دام خۆش کە من هەر ئەو کاتش کە بەیاننامەکەی دەرکرد وتم ئەمە دۆخێکی سەیرە پێشهاتێکی زۆر نامە بوو قەتشتی وا ڕووینەوە داوا تۆمارکەی بڵێ ئەوە داوایە تۆمار کراوە بۆ ژمارە و ئەم داوای ئەمری ویلاییە کرێ و لە نزیکترین کاتا وەڵامێنەوە ئەو بەیاننامە سەری محکمەی ئیتیحادیشی خوارد بۆ سەری خوارد یەکی شەش تاکەی تا ئێستا نزیکترین کات چەنە 24 ڕۆژە ئێوە 24 ڕۆژ نەتانتوانی وەڵامی تەڵەبێ قەرار بۆ پێش جەژن کە ئەسڵی جوایە بەپێی قانون کاک سامانی بەڕێز داواکاری ئەمری ویلایی بەپێی قانون ئەبێ لە ماوەی یەک ڕۆژە عندە تەڵەب ئەڵێ لە ڕۆژی دواترە بێ قەراری لێبێ ڕاست یەک ڕۆژ دواترە بێ قەراری لێبێ ئێ باشە وڵا حاجەکان لە حەزن و وڵاوە ڕێگە گیراوە وڵا بیبەتر هەر بە پاسا بە دوای پاسا و ئەمڕۆ کۆ بنەوە ئەوە سەرۆک لەوێنیە و وڵا ئەویان نەخۆشە و وەزعەکە گەیشتە کوێ تا گەشتە کوێ تا گەشتە ئەو نقطەی کە هێنایان مۆزوعی ئەم موچەیان ئاڵان بە مۆزوعی ئەو کێشەی خۆر عەبدوڵڵا کە لەگەڵ لە بینی دەوڵەتی کۆیت و عێراق هەبووە خستیانە ڕۆژێکە ویستیان مقایازەی پێ بکەن و ئەوە و ئەمە لە فەش ئاڵا بە تاکڕەوی سەرۆکی محکمەی ئیتیحادی گوایە جۆرێک لە تاکڕەوانە مامەڵەکە ئەو کتابەی کە کردووی بۆ سەرۆکاتەکان کە باسی پێکەنانی ئەوە کە کەڵێ ئەمە ئامادەی گفتوگۆین لەگەڵ لایەنە سیاسیەکانە و کە ئەمە بەڕێی من ئەو کتابە زۆر هەڵەبوو زۆر لەسەر محکمەی ئیتیحادیکە و یعنی مۆزوعی موچە لە تەوقیتێکە ئاڵا بە کۆمەڵە مەلەفی ترەوە زۆر ئاڵە هەتا ئەو ململانی کە لە بینی ئەنجومەنی دادوەری عێراقا و محکمەی ئیتیحادی بوو ئەمە باشەوەی خۆر عەبدوڵڵا ینی سەرۆکی دادگا خۆی هێنابووە ناو مەلەفی پێشی خستە بوو ماعیدەکە 25 مان بوو ئێستا بەیانی ئامانجەکە بۆ ئەکاک سامانی بەڕێزە نابێت ڕۆژنامەنووسێکی زۆر ورد و بن کۆڵکاری لێی بە داوای خۆر عەبدوڵڵا بەیانیە بەیانی لە موعید بۆچی وای لێ کرد یعنی هەستەکەی بۆ شاردنەوەی مۆزوعی موچەکەنیان نەتوانی بۆ مقایزە بووە بۆی تێپەڕێنی ئایا بۆ ئەو بۆ کێشەکە دروستکە و زەجێ بێ و ئەمرە ویلایەکە دەرنەچێ ئایا بۆ ینی مۆزوعی موچە و ئەو پێشبینی کرا بوو کە و ئەمرە ویلایە دەرچێ ئاڵا بە کۆمەڵێ بە نیزاعاتی ئەنجومەنی دادوەری و محکمەی ئیتیحادی ئاڵا بە مۆزوعی خۆر عەبدوڵڵا ئاڵا بە مۆزوعی ئەو کتابەی کە ڕئیسی محکمەی ئیتیحادی ناردبووی بۆ ئەنجومەنی سەرۆکایەتی مەجلیسی نواب و سەرۆکایەتی کۆمار ئەنی ئاڵا بەم مۆزوعانەوە بینیمە لە دەرئەنجامە 6 ئەندامی ئەسلی و 3 ئەندامی احتیاط ئیستیقالیان تەقدیم کرد بۆ دەست لە کارکێشانەوە کە ئەمە جۆرێک لە بوومەلەرزیانی شتیوانە بووە پێشهاتێکی زۆر تازە بوو لە عێراقا کە پێشکەشکردنی ئیستیقالات لە مەناسیبە لە عێراق و لە هەرێمیشەوە دەستگرتن بە کورسیوە زەنی بچی وایە چەسبە کار سامان تا ئەڵێ تا ڕۆژی قیامەت یان لا برێیان موعیدیشی نەکتەوە بێ حەزیان لێتی درێژ کرێتەوە و بمێنەوە ئەوانە ئەمە پێشهاتێکی زۆر نوێ بوو ئەم دەست لە کارکێشانەوەی ئەم 6 بە ڕێزە و 3 ئەندامە دەگا نائیستقرارێکی دروست کرد هەتا بۆ 2 ڕۆژ دوای ئەوەش سەرۆکی محکەمەکەش داوای حالەکردنی بۆ تەقاوتی کردووە ئەمە جۆرێک لە پەخستنی فعلی محکەمەکەیە باشە کە محکەمە لایەکی ناوەڵا سێ لە سەر چواری بڕواتەوە و داوای ئەوە بکە ئەیچی قەرار دەرکە چی ئەمری ویلایی دەرکە یعنی ئەو فۆکەسەش کە لەسەر محکەمەکە هەبوو بینە بە دەردێ براوە خۆ ئەسڵی جوایە بەپی قانون کاک سامان
ڕاستە لە قانونی محکمەی اتحادیە لە قانونی لە دەستوری هەمیشەی عێراقا لە قانونی تەنظیمی قەزاییە هەتا لە نیزام داخلیەکانە ئەم بابەتە باز نەکراوە ئالیەتی دەست لە کارکێشانەوەی حاکمێک کە لە ناو محکمەی اتحادیایە بەڵام کە ئەچیتەوە بۆ ئەحکامە عامەکان منێکە حاکمم ئیستیقالە تەقدیم بەکەم جەناب فەرمانبەرێکی لە هەر مەنسەبێکە تا قبولی ئیستیقالەکەت نێتەوە بێت دەوام بکەیت ئەبێ دەوام بکەیت ئیسا بێ بەپێی قانونیش ئەبێ ئەم بەڕێزانە دەوام بکەن ئیشوکارەکانی خۆیان بکەن تا کاتی قبولەکرێت چکە گەر تۆ ئیستیقالەکەت تەقدیم کرد و ڕۆشتیتە ماڵەوە ئەمە ئیستیقالە نییە ئەمە عەزلی پێڵ ئەمە تەردی پێڵن تۆ دوایی ئیحالە ناکرێت بۆ خانەنشینی مەحرومەکری فلەبەر ئەوە ئەم بەڕێزانە ئەسڵ وایە کە دەوام کەن دەوامی خۆیان کەن بەڵام واقع سیاسەکە بە نەوعێکی ترە لەوانەیە ئەمڕۆ داوای تیا بوو 24 مانگ بۆ بەیانیش ئێمە سەیرەکەم هیچ نبینم کە داوا بیندرابێ و ئەوە فلەبەر ئەوە ئەمە وەزئی محکەمەکە ژوای لێ هاو من ئەم ڕیوایەتەمان بۆچی هێنایەوە فۆکەسەکە لەسەرەوە بوو کێشەی موچەخۆران هەرچەند بەکاتیش بێ بۆ ئەمرە ویلایە دەرچێ ببینە سەری محکەمەی اتحادیشی خوارد یەیتەوە بۆ کوێ وا باسکرا کۆبوونەوەی بکرێنامەیەک لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتەوە حکوومەت هێرێمەوە لە ڕێگەی سەرۆکی کۆمارەوە نێراوە گفتوگویە کرا لە نێوان چوار سەرۆکایەتەکەی حکوومەتی عێراقا بەڵام ئەو بەیاننامەی کە لەو کۆبوونەوەی دەرچوو کاک سامان ینی سەیرە بەیاننامەیە کە کۆبوونەوە کراوە هەموو خەتاکە هەموو مقەسیرەکە درایە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێوە ئیلتیزامەکانی خۆتان جێبەجێکەن وڵی ئێستا شەرحێک بۆ ئەم بابەتەکەن کاک سامان نەدیفاع لە دزەکەم نەدیفاع لە گەندەڵەکە نەدیفاع لەو ڕاوڕوتەکرێن لە داهاتی ناوخۆ و لە مەرزەکان و لە نەوت لەو فەزاحەتاکرێ بەڵام ئەم قسەی ئەم چوار سەرۆکایەتیە یان قسەی ئەمان ڕاستە یان قسەکەی تەیب سامی ڕاستیان هەڵەیەکیان ڕاستە بۆ تۆ داواکەڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ التیزامەکانی جێبەجەکە بەسەر چاو ئەوە گریمان حکوومەتی هەرێمی کوردستانی التیزامەکەی جێبەجێکە کتابێکە هەیە لەو لاوەڵی ڕەسیدی نەماوە کوامیان ڕاستە باش ئەو گریمان حکوومەتی هەرێم 150 ملیارە نێرێ بۆ بەخا گریمان نەوتەکەش ڕادەسەکەەوە فرۆش لێ ڕێی سۆمەوە ئەو کتابەت چیلەکەی کوامیان ڕاستە ئەمە هەر لەبەر ئەوەیە ئەو کتابەی تەیب سامی بەهانەی سیاسیە و نەبوو بۆ جۆرە بڕۆ باش ئەگەر وایاڵێ چوار سەرۆکایەتێکەڵێ ئێوە حکوومەت هێرێمی التیزامەکان جێبەجەکەن ئێمە ئەی دەو کتابە کەواتەی ئەو کتابە هەر لە بنەمەوە هەڵەیە کەواتە ئەو کتابە نەبوو بۆ فۆرمە کرێ بڵێ ڕەسیتان نەماوە ئەبوو بووترێت بڵێ ئێوە التیزامەکان جێبەجێ ناکەن ئێمە پارە نانێرین موچە نانێرین واد نەوت وڵێ ڕەسیدی نەماوە ڕەسیدی نەماوە ئەگەر بەو فۆرمە بێ با هەتا حومانکەش تەواو بێ من هەر داهات بنێرم بۆ بەخە هەر نەوتەکەش بڕوات ئەڵێ تۆ ڕەسیدی نەماوە کە ئەمە ئەم تەناقوزە لە بەیاننامەکەی چوار سەرۆکایەتەکەیە لەگەڵ ئەو کتابەی تەیب سامی ئەم تەناقوزە هەیە هەر لەبەر ئەوەشە هەم محکەمەی اتحادی ئەوە نەتیجەکەی بوو ئەم چوار سەرۆکایەتیش کە کۆ بۆ ئەو بەیاننامە باشە بۆ حکوومەت هێرێمی کوردستان ینی ئەم قسانەی جەنابەت ناکە خۆی قسەکە لەسەرمەیە خۆی پرسیارەکەوەیە من تا ئێستش سۆراخەکەم بە دوواداچوونەکەین لەگەڵ یاڕۆین بۆچی حکوومەت هێرێمی کوردستان وەڵامی ئەو چوار سەرۆکایەتی نایەوەتەوە ئەمە زۆر بەڕوونی تۆمەتەکە خاتە یان تۆپەکە خاتە ساحەی حکوومەت هێرێمەوەڵێ هەموو تەقسیرەکە لە تۆیە بەسەر چاو حکوومەت هێرێن تەقسیری هەیە بەڵام ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان و قسانی کە ئێمە ئێسەیکەین ئەبوو ئەوان خۆیان بیکەن دەیان ڕایوەشکاری قانونیان هەیە دەیان خەڵکیان هەیە خەڵکی ماساوچیشان هەیە ناوێرن ڕاستی بڵێن کاکسامان بەڵام خۆ ئەمە قسانی کەیکەین میلەتی خۆمان خۆشەوێ حکوومەتی خۆمان ئەو حکوومەتە ناکەی یەکێتی و پارتی بێ حکوومەت کە خزمەتی خەڵکە دیفاعی لەکەین بەڵام فلەبەر ئەوە ئەو دۆخەی دروست بوو ئەو کتابی کە لایەن تەیب سامیە هاتەوە بەیاننامەیە وردە حکوومەتی هەرێم گەشتە قەناعەتی ئەڵێ جۆرێک لە ئیستیحالە دروست بووە ئەستەمە بە ئاسانی بە تایبەتی ئەو دۆخە ئیقلیمی و دەوڵەتێش کە لە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و شەڕەکە ئەوانە دۆخێک دروست بوو گەشتە قەناعەتی حکوومەتی هەرێمەڵێ وا دیارە بە ئاسانی پارە لە بەغاوە نایەت و هەر لەگەڵ تێپەڕینی کاتیشە ڕۆژ زیاوە کات ینی بەغداد کێشەی نییە و مایە کە ڕواد و 24 ڕۆژی داناوەڵە لە نزیکترین کاتە وەڵامی ئەمری ویلایەینەوە ناشیاتەوە باشە پلەی نییە ئەو کێشەی نییە بەس زەختەکە لەسەر چییە لەسەر حکوومەتی هەرێمە چکە منێک کە فەرمانبەرم جەنابەت موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانم لەبەر ئەوە زەختەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ئامڕازانەی ئەو بژاردانەی کە لە بەردەستیاتی چییە ئایا ئەوەی کە جەنابەت لە پێشەکیەکە فەرمووت یەکسەر دەست ئەبا بۆ لێبڕین دەست ئەبا بۆ پاشەکە و دەست ئەبا بۆ ئەوە جارێ بەر لەوە کاک سامان ئایا پرسیارێکی زۆر گەورەیتە پێشەوە
هیچ ینی قەتع بووە لە بینی هەرێم و بەغدادا هیچ ڕێگەیەک نەماوە بۆ گفتوگۆکردن ئایا ئەو جوڵەی کە حکوومەت هەرێم نامەیەک ئەنێرێ پێویست بەوە ناکە وەفدێکی سیاسی خۆی کاک شۆن وڵای من ڕێک پرسیارەکەم ئەمەیە ینی خۆ ئێستا بۆ نمونە سبەینێ حکوومەت هەرێمی کوردستان بچێتە ژێر باری دابشکردنی موچە ئیدی نابێتە ماڵ بەسەریەوە کە تا کۆتایی ساڵە بێ ئەمە بکات خۆی بەشێکە لە قسەکانەوە یا بۆچی ئەوەی کە جەناب تەڵێ ینی ئەم پەیوەندی ئایایتە تاو کۆتایی هاتووە کە هیچ شاندێک نەچێتە بەغدا بۆی کە دانوستانکەن بۆ بەنامە ئەکرێم شتە ئەلحەق من نازانم بۆچی بەنامە کراوە بە تایبەتی ئەو نامەیەش لە سەروبەندی ئەو کێشە ئاڵۆزانی کە لە چۆکا گوزەرا کە درۆن بەسەرمانە هاتوو چوویەکە تۆ کەوتە خوارەوە لە ئاسمانەکان گیرا بوو من نازانم بەڵام ئێستا دۆخەکە جۆرێک لە هێوری هەیە بە تایبەتی لە دوێنێ بەرەبەیانەوە کە ئاگربەستێک ڕاگەێنراوە و وردە وردە تا خەتی جەوی کراوەتەوە و مەتارەکان کراونەتەوە ئەمە دەواازە کاتەوە جارێ بەر لەو بابەتە ئایا بەپەلە پێویست ناکە وەفدێکی سیاسی باڵا وەفدێکی حکومڕان وەفدێکی بڕیار بەدەست هەتا تیمێکی فەنی قانونی دقیق بۆ ئەم بابەتە بڕاتە بەخا گفتوگۆ لەگەڵ لایەنەکانە بکە ئەمە و ئایا ئێستا باسی چی ئەکرێ وردە وردە باسی قسەی ترەکرێ ئەڵێن محکەمەی ئیتیحادی سەرۆکەکەی کە ئیحالەی تەقاوەتی کراوە بەس ئەوە قبوڵەکرێ شش کەسەکەی تر و سیانەکەی ئەگەڕێنەوە ئەگەر ئەمە ببێت ئەوە محکەمەکە وردە وردە ئەو بارە وەرەگرێتەوە کە سەرۆکێکی بۆ دانرێتەوە و ئەو کێشە گەورەی نابێت چکە هەتا ئەگەر سەرۆکیش لەوێنێ بێ بە پێی نیزامە داخلێکی خۆیان جێگێت ممارەسەی مەهامێکە تاکو و سەرۆکێ دان فلەبەر ئەوە ئایا تۆ سوود لەمە نبینی ئەم دەواازێ بکەیتەوە دوو ئەم قەتیعەیەکەی لەگەڵ عێراقا هەچەند لە ڕووکەشا قەتیعەیەکە لە باتنەوە نییە ئەگەر قەتیعەیە ئەمان باسی کشانەوەیان لە پرۆسی سیاسیە کرد ئەمان باسی کشانەوەیان لە بەشداری نەکردیان لە هەڵبژار ناکرد هەمویان بەپەلە قایمیان تەقدیم کردووە کاندیدەکانیان ناردووە و ینی لە ڕووکەشا وایە وەزیرەکانیان لەوێ دەوامەکەن و کاربەدەستەکانیان لەوێن و ئەوە فەلەبەر ئەوە لەوانەیە بۆ بەدبەختی موچەخۆران قەتیعە بێ قەتعیکەینا بۆ پرۆسە سیاسیەکە بۆ کێکەکە کە دابش کرێ بۆ ئەوە بێ قەتعی ناکەن جارێ ماونەتەوە و لەوێنەوە بەڵام ئەی بۆ ئەم مەوزوعە جارێ ئەگەر ئەزانی ئێستش هیوایەک ماوە بۆ گفتوگۆکردن بۆ قسەکردن لە برینامە خۆتان بچن هەوڵ بن ئەگەر ناک زانیتان گەشتونتە نوقتەیە ئەو کاتە حەقە هەنگاوەکان بە ئاراستەیە بێ هەم ڕازگۆیی تیاابێ هەم شەفافێتی تیاابێ بۆی میلەتەکەی خۆ دیفاعلێکە کاکسان بەم دۆخە میلە دیفاع لێ ناکە ئەنی بەداخەوە من ینی والله پێم ناخۆشە دۆخێک وای لێبێ حکوومەت هەرێمی کوردستان هیچ متمانی نمێنێ لە ئاستی موچەخۆرانی و کەوادری و خەڵکەکەی ئەوەی کە بڵێ تۆ هەچی بڵێ ڕاست ناکەی زانیارەکانە شاریتەوە معلومات وانە ڕقم وانە بۆ وای لێبێ بۆ وای لێبێ ئەو دۆخە بکەوێتەوە کە ئێستا من ئەڵێم لە ڕابردووە لەسەر زۆشتی حکوومەت ئێمە ڕخنەمان کردووە لەسەر تەوتینەکە لەسەر ئەژماری من والله لەسەر ئەژماری من بێ ئەمەمانەوتراوە خۆفرۆش کە دیفاعمان لە خەڵکرەوە بەڵام ئەڵێن لەم جوڵەیە کاک سامان بەشێکی عێراق بەهانەگرێ بەهانەگرێ بۆچی هەتا کێشەیەکەیە کاک سامان لە قەرارەکە کۆنەکەی محکەمەی ئیتیحادیە لە قەرارە کۆنەکەی محکەمەی ئیتیحادیان بابەتەشە بێ حەل کرێ لە بەرامبەر دووشتی تەناقوزین یەکەمیان لە قەرارەکەڵێ پشکی فەرمانبەران و موچەخۆران و خانشینان من حیسەت الإقلیم لە پشکی هەرێم بەڵام لە دوو بڕگەی تری قەرارەکەی محکەمەی ئیتیحادیە بڕگەی شەشەمی کە باسێکە و دەستپێکی قەرارەکە بە دوو سێ لاپەڕە دوو مەبدە باسەکە مەبدەیەکیان مەبدەی مساواتەکات کە ئەڵێ فەرمانبەرێکی هەرێمی کوردستان و فەرمانبەرێکی باشوور کە لە بەغداد و لە جنوب و لە ئەنبار و لە مووسڵە ئەگەر ئەم موچەی پێ نەدرێ و ئەو پێی بدرێ ئەمە تەمەیوزە ئەمە جیاکاریە پێچەوانەی دەستوری هەمیشەی عێراق نابێت جیاکاری بکرێت دوو ئەمە مەبدەیەکی ئەساسیە دوو مەبدە کە باسەکرێەوەیە کە لە مادەی شەشی بڕگەی شەشی قەرارەکەڵێ ململانەی نێوان هەرێم و بەخا ململانە سیاسەکەی نابێتە بۆهۆتەوە ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بێتە ئامرازێک بۆ ململانەی سیاسی زۆر بەڕوونی واڵێ ئەم دوو بڕگەیە زەمانەتە ئەگەر ئەوەی ئەو قەرارە بخوێنێتەوە دەرئەکەوێت نیەتی بڵێن محکەمەی ئیتیحادی نیەتی حاکمەکان ئەو قوزاتانی کە لەو قەراریان داڕۆشتەوە زەمانەتێکیان ناوە بە موچەخۆران بەڵام ئەم حکوومەتی عێراق ئەمە وەرناگری ئەم دوو مەبدە ئەساسی ڕێکڵێ ئەوە نییە لە قەرارەکان نووسراوە من حیسەت الإقلیم بەسەر چاو هەر ئەمەشە بەدبەختی و ماڵوێرانی بۆ ئێمە دروست کرد کتابەکەی تەیفسامی ئەڵێەوە حەسەتان نەماوە ئێمە حەسەمان نەماوەی موچە و ئەوە بەڵام یەک دیناریان بۆ نەناردوین خەیری موچە یەک دینارێکی تر لە عێراقەوە نهاتۆ بۆ ئێمە باشە ئەوە وەزعی موچەکەش ئاوا لێ کردوڵی حس ئەی باشە ئەی بەشی بەگەرخستن و ئیسیسمار و بودجێ ئەقالیم هیچ ئەوانە نەماوە
مەزعی موچەکەش والیەکەی فلەبەر ئەوە ئەمە ئەبوو حەل کرێت ئێستاش ئەو قەراری محکەمەی ئیتیحادی ئەگەر محکەمەکە هەبێت و یەکلای کاتەوە دۆسیەیە ئەبێ ئەوە یەکلا کاتەوە کاکە چۆماخۆت پیاکی قانونی دەگوترێت ینی محکەمەی ئیتیحادی ناتوانێت هیچ بڕیارە لەسەر بڕیاری پێشووی بدات ئەتوانێت هیچ مانع نییە ڕاستە مەبدەیەکەیە ئەڵێگە قەراری پێشووتری یابێ سبق الفصل کرابێ قەراری تازە نایە بەڵام ئەتوانێت جاخت لە قەرارەکەی خۆی کاتەوە ئەخت جەختەکە خۆ هەر ئەوەیە کە پێشتر کرد ئەتوانێت بڵێ ئێمە لە ڕابردووە لە بەرواری ئەونا قەرارێکمان دەکردووە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە دەروی ململانە سیاسیەکانە ئەبێ بدرێت بەڵام ئەو ئیلتیزاماتانشی لەسەر شانی حکوومەتی هەرێمی بەڵام پرسیارەی ترێتە پێشوەسامە گریمان من حکوومەتی هەرێمم بەسەر چاو داهاتی ناوخۆوە خۆی نایم ئەوە مانگێ 50 مانگێ 40 ملیارەیە مانگێک 52 ملیارەیەم نەوتەکەش ئابە و فۆرمە کێشەی دروست بوو ڕادستی سۆمۆی ناکەم و نافرۆشێ بە تەنکەرە فرۆشێ هەردووچی تەواوە بەسەر چاو ئەی باشە ئایا حکوومەتی عێراق هیچ شتێکی بەدەستەوە نییە بۆ ئیلزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان خەیری ئەم موچەی بەدبەختی ماڵوێرانی فەرمانبەران نەبێ کە ڕێک هەر ئەوەی ئیلتیزامەکە جێبەجێ ناکرێ یەکسەر دەسەبەن بۆ موچەی موچەخۆران باشە من پرسیارم هەیە کاک سامان لە حکوومەتی عێراقیش بۆچی داهاتی ناوخۆی مانگی چواری وەرگرتووە 50 ملیار بۆ 48 بووە بۆ وەرەگرت ئەی بۆ وەرەگرت و موچەکە دیا بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پرسیارەکە بەڕاستی بۆ خەڵکی شەرەمە باش ئێمەش قسەیەکەین بەس ئەمە ئەڵەی لەوانەیە خەڵکی بڵێ ئەمە پارتیانە قسەیەکان دیفاع لە گەندەڵ و دزەکە بەس ئێمە 9 ساڵە متابعی ئەم کەیسانەکەی قوانینەکانێکین قانونی ئیداری مالی قانونی موازنە دەستوری هەمیشەی عێراق محکەمەی یعنی ئاگامان لە ورد و درشتی مۆزوعەکانە فلەبەر ئەوە حکوومەتی عێراق ئەڵێ ئیلتیزامەکانە جێبەجێ نەکردووە دەبڕۆ حکوومەتی هەرێم ئیلزام کە بە ئیلتیزام جێبەجێ نەکردن خانە نشینێک والله کاک سامان هەر لە ڕووی قانونیەوە گریمان تۆ خەرزاری منی من قەرزاری جەنابتم بەس خانە نشینم ئەو موچێم کە موچەی خانە نشینی ناکرێت حیزی لەسەردا مرێ بدرێتەوە بە تۆ کە خاوەن قەرزی ینی حیزیش ناخرێتە سەر موچەی خانە نشینی ینی ئەمەندە حەقێکی زامنە باشە ئێوە گلدراوەتەوە موچەی خانە نشینی گلدراوەتەوە زیندانی سیاسی گلدراوەتەوە حیز کراوەڵێ ئەوە تاخۆ دوایین بەیاننامەی 4 سەرۆکاتیاڵێ حکوومەتی هەرێم تۆ جێبەجێکە مەینێرین باشە ئەی بۆ ئەمە ڕەبتەکەی بەوە بڕۆ خۆت ئامڕازێ لە بەردەسایە بە بەرچاوی خۆتەوە نەوت تەنکەرە فرۆشێ من زۆر جارەیە پرسیارم ئەمە لە پەرلەمانتار و لە خەڵکی کەش کردووە بەڕاستی هەر لە بەنایان ئەڵێم حکوومەتی عێراق توانای ئەوەی هەیە ینی سکاڵا لە سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان کە بڵێ تۆ داهاتی ناخۆگەتەوەێ نامەیتێ نەوتەبەی نامەیتێ کاکسامان ئێمە قانونی بێنێتە بەردەم دادگا ناتوانێت نابم بە ڕێنیشاندەری عەرەب و بەغداد و حکوومەتی عێراق ئەوان خەڵکی زیرەکی شانەیە بەس ئەم مەوزوعە بۆ بە سیاسی ئەگەر ئەوان بیانەوێ ئامڕاز هەیە بۆی ئیلزامکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دایان ڕێگەی قانونی هەیە بۆی تۆ ئیلزامیکەی ئەزانن و دەکەم لە بەرژەوەندی سیاسی و دارایی نێوانیان مجاملەی تۆکەم ئینتیخاباتم لە پێشەوە بۆی دەنگم پێبیتەوە لە دوای هەڵبژاردنەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و فڵان کە سەفقەی بازرگانی خەتە بازرگانەکە هەیە بۆ ئێمە پێمانوانە بێ عێراق شامی شەریفێ ئێساش دەگوترێ ئەمە کێشە دروستکردنە لە بەردەم سوودانیە بۆ جارێکە بۆی کوردەنگی پێ ئەمە بەشێکی بۆ خۆش نییە ئەو دیوەشی هەیە کە ئەڵێمە عەرقەلە دروستکردنە بۆی درزێکی گەورە بکەوێتە بینی سوودانی و لایەنە کوردیەکانەوە هەرێمی کوردستانەوە بۆی ئەو متمانەیە لە دەست بە وردە وردە خەریکە سیراعەکە بینین سیراعەکە دوورکەوتنەوەکە ڕوویاوە ئەمە هەدەفێکی پێشیەوە هەدەفەکەی شێوەیە ئەو کاربەدەستانی کە لە عێراقەوەن لەسەر ئاسی شەقام کورد ینی باشترین چەکە بۆیان کە بڵێن ئەوە دژایەتی کوردی پێەکەین و ئاوا بۆ کڕینەوەی دەنگ و بۆ دروستکردنی متمانەوە لەسەر ئاسی شارع عێراقی فلەبەر ئەوە تۆ ئامڕازەکانی بە ئێمە نابی مەچاوساقی حکوومەتی عێراق بەڵام ئەوان بیانەوە ئەتوانن ئیلزامی کۆمەڵی ڕێگەیان لە بەردەستایە و حساب دەوڵەت و سیادەیان هەیە باشە بۆ نایک باشە نەوت ینی مانەحچیەوە بە بەرچاوی خۆیەوە فرۆشتێ ئەچێتە وڵاتێکی دراوسێژ ینی خۆ و سیادەی هەیە دەتوانێت ڕێگری لێت ئەیتر بۆ یەخەی فەرمانبەرانەگری بۆ یەخەی فەرمانبەرانەگری بە بەرچاوی خۆتەوە ئەوەکرێ چەند مانگە ئەم مەوزوعە هەیە کاک سامان چەند مانگە مەوزوعی پرسی ئەوە هەیە لە هەمووی گرنگتر ئەم تەڵتینە ئەوان ێک و کویلتیزامێکی سەرشانی حکوومەتی هەرێم جێبەجیان نەکرد باشە ئایا هەر بە فعلی حکوومەتی عێراق جدیە لە جێبەجێکردنی تەڵتینە بەخواوان نییە بەڵاوانیە جدی نییە فلەبەر ئەوە عێراقیش بەشێکە لەم کەمەیە عێراق بەمانە دەوڵەتە
دەوڵەتە قانونیە ئەوەی نا چکە خۆتەزانی لە ناواخنی عێراقاش ئەزانی مەذهبی و تایفی و دۆخە حتا ئیقلیمی و نۆدەوڵەتی هەڵێ سوڕێنێ ئەم جەوە ئیقلیمی نۆدەوڵەتیە فە لەبەر ئەوە ئێستا ئەو میکانیزمانی کە لە بەردەست حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئایا ئاسوویەک هەیە لە عێراق و موچە بنێرێ ئەم پرسیارێکی زۆر گەورەیە ئایا تۆ ئەم خەتە قەتعەکەی لەگەڵ عێراقا یاخود ئەگەر گریمان حکوومەتی هەرێمی کوردستان چۆ ژێرباری دانی موچەیە ئایا ئەمە ئقرارکردنە بۆ کتابی تایب سامی ئەجا من وڵا پرسیارەکەم ڕێکەمەیە کاکشمان ینی ئێستا بۆ نمونە بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدا بڵێ کاکە من دەست بە دابشکنی موچەکەم ئەمە ئەنجامەکەی ئەوەیە کە بێئومێد بووە لە عێراق یا ئەچێتە ژێر باری ئەوەی کە خۆیان دەیانود بۆ نمونە داهاتەکە بای ئەوەیە کە موچەی پێبات و حکوومەتی هەرێمی کوردستان نەیداوە ڕەنگە موچەی مانگی 12شی لەسەر ساغ بێت خۆی ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێ ینی چوونە ژێرباریەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی تر وردەوردە دەست کات بە دابشکردنی موچەوە کە مەوزوعی نەوتیشێتەوە گۆڕێ بە فۆرمە ڕسمیەکەی یان مەوزوعی ئەو پارەی کە دەستکەوتو لە ڕێتانکەرەوە یان هەر لەوانەیە دۆخە ئیقلیمی دەوڵەتەکەەوە بکەوێتەوە نەوت بە ڕسمی بفرۆشتێ خۆ دوور نییە ینی لە ڕیبۆریەوە ینی چکە ئێستا ئەو کێشەی کە لە بینی ئێران و ئیسرائیل هەیە کە ئەمریکاشی تایە لێکەوتەیە بێ لەسەر عێراق سامان وە لێکەوتەکەش جارێ ڕوون نییە ئێستا یەک ڕۆژە شەڕوەستاوە یەک ڕۆژیش نا کەمتر لە ڕۆژ ینی 16 ساعتە ئەمە ئەم عیلاقاتە تطبیقکردنی عیلاقات تەسعیدکردنی لێکەوتی لەسەر عێراقی شەبێ بە تایبەت لەسەر ئابووری عێراق بێ لەسەر کاریگەری چاکردنی موچە بێ هەر لەبەر ئەوەش ئایا ئەمە کاتیە و حل ئەبیان ناتۆ وەفد ئەنێری یاخودنا ینی هەرێمی کوردستان لە دۆخێکی احتیاجی شایە چکە تۆ کە ئەمەد کرد عێراقیش لەوانەیە بڵێ ئەیکەواتە تۆ خۆت ئەتوانی ئەوە داهاتەکەی و وەزعەکەیە ئیتر بۆ ئەوەندە تەوەسول و یان ئەوەندە زەخت لە ئێمەکەیت و ئاوا و ئاوا کە لە کاتێکە یان زۆر ئەبێ بە حیجە لەسەری کە لە ڕابردووە و توانە ئێمە 300 ملیار مانگانەمانە دەدەڵێ 150 بۆ بنێرە تۆ جارێک 70 نردووە و جارێک 80 نردووە و جارێک 50 نردووە و جارێک 42 نردووە ئەمە وای کردووە بەغاش متمانی بە ڕقمەکان نامێنێ جا بسەی و بەدبەختەیە بەغار متمانی پێ نامێنێ خەڵک لەکەی و متمانی بە ڕقمانە نەماوە کاکسەمان ئەو پەرلەمان ئاگای لێ نەبێ و نەبێ و دیوانی چاودێری ئابەوە فۆر ئەو حاڵی بێ و دەستەی دەستپاچی و ئەو دامەزراوە ڕقابیانی کە لە هەرێمان ئاوا تووشی شەلەل بوون و ئەوە خەڵکیش بەس کاک شۆمانانی تۆ تەسەوورەکەی ئەو داتایانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوێکاتەوە داتای دروستن هەم لە داهاتی ناوخۆ هەم نەوتیشە خۆی زۆر باسی ئەم بابەتەکرێت زۆر باسی ئەو ڕقمانە کرد لە داهاتی نانەوتی بە تایبەتی زەریبە و باز و ڕسومات و ئەوەی کە ئەبێتە سەلەی داهاتی نانەوتی الحەق ئەم بابەتانی کە بڵاوەکرێتەوە ینی گومانی زۆر لەسرە ینی خۆزگەوانە بووە خۆزگە کە دەم و دەستکە بڵاو ئەکرایەوە ئێمەمانان ئەو متمانەی و دڵتەمینیەمان هەبووایە کە بوومان وتایە ئامەنت و ئەشهد و ئەو ڕقمانە ڕاستە بەس ئێستا بڕۆ جەنابتان ئەم مایکی ئەم تەلەڤیزیۆنە بە ڕێزە بەرە سەر ناو شەقام ئەمە ئیستینتاجی ڕۆژ و دوو ڕۆژ نییە کاکسامان ئەمە عوامێکە 10 ساڵێکە 15 ساڵێکە ئەم دۆخە دروست بووە یەیتەوە بۆ نەوتیش چونکە ئێمە فۆرمی کرێبەستە نەوتەکان و فرۆشتن و پارەکەی بە بەدبەختی و فەزاحەتێکی گەورە هێناومانە هیچ کەسێ باوەڕ بەڕ ئەمە جا کاتێکە بە بۆری ئەفرۆشە نەک بەم قاچ و قوچ و تەنکەر و ئەوانەوە هەرواز لێ بێنە کە دینارێکی نهاتۆ ناو نۆزارەتی دارایی بە بۆری و بە تۆڕوقە قانونەکەی ئەفرۆشا گوایە لە ڕێوەزارەتی سامانە سروشتەکانەوە فرۆشە کۆمپانیایکیان هێناوە بۆ سپیکردنەوە وایە بۆ چاوبەستکردنی و خەڵکە کۆمپانیای دیلۆ دەڵێ ئەمە ڕقمەکانە و ئەمە کەس باوەڕی بۆ ڕقمانە نەبوو هەر ئەستان کەس باوەڕی بەوە نەبووە فلەبەر ئەوە لە دۆخە ئاسایەکەی خەڵک متمانی بۆ نەبووە جای لە مۆزوعی بۆری و نەوتانکەر و فرۆشتنی بەو فۆرمە بەڵام ئەمە ئەوە گەێنێ بۆی کە ئەم متمانێت چۆن دروستەکەیتەوە کاک سامان ئەمە خۆ ئیشی لەسەر کراوە بە فعلی بەهانە درراوە لە کاستە سیاسی و حکومڕانەکە و بەهانە درراوە بە خەڵکی کە خەڵک متمانی بەمەنێ والله من قەت حەز ناکەم وابێ کاک سامان ئینسانە بێت مؤسساتی خۆی خۆش بوێ بەس ئەگەر بەو لێ بڕینەوە کاگ چۆمان ینی ئەمە موچە دابش کەمە بەدبەختێکی کە نییە جارێک یەخەی موچە خۆرەگرێتەوە بەڵای ئەمە گەڕینەوە بۆ نقطەی كي كاك سامان قرينا بو نقطي كالسفر 2004 يعني إعادة الحال إلى ما كان عليه ده صار ما خلينا يعني لا باشكوتو بيبا بولي برين كده ناوي خوش يشان داينا أنا هسكانة كاك سامان ناوي ناسكانة بس يك ما ناشيبو تو بارو نادري يتر أم ناوانا تشي داينا والله باشكوتو كين بوتان والله لي برينو والله خزني كينو يتر هاد جارو ناوي كان هنا كمان أميدكم دز نبريتو بموضوعي باشكوت أميدكم
دۆخەکە بە چەشنێ بێ حکوومەتی هەرێم و کاستە سیاسیەکە خۆی بکشێ بۆ خااتری ئەوی متمانە بگەڕێنێتەوە و چکە کاک سامان متمانی ناوخۆی زۆ گەورەیە پشتیوانی ناوخۆی وەک ریزی ناوخۆی هەر لەبەر ئەوە شەوای کردووە خەڵک متمانەی بە هیچ وێرە نامێنێ بەغا بە مەوابینێ بەخوا بەغاش مەوانیە ئەگەر خەڵکێک پێی وابێ بەغا بەڵام ئەوەیە کە ئەو لە کاتی خۆیان موچە یا و وەزعی نەو دوایە وەزعی بەنزی وایە بەڵام بەدبەختی و ماڵوێرانەکە بۆ ئەم کاستە حکومڕانەیە کە 30 ساڵە ئەم میلەتە ئەم خەڵکە وەکو ئەی دۆشێت سەرچاوەکەی ئە دۆشێ و کەمترین خزمەتیشی پێشەشەکەوە قسەیەکی شەکرێ کاک سامان ئەم قسەی ئەبێ بوتێ زۆر گرنگە ئەڵەن واز لە خەڵک بێنە خەڵک خۆی شایستی ئەمەیە ئەڵێ دەنگی پێیاون ئەوە مانگی دەبوو دەنگیاوە بەم کاستە سیاسیا یەکێتی و پارتی لە ئینتیخاباتەکانی زیات ڕابردووتر زۆر زیاتر دەنگیان هێناوە ئەڵێ عافێتی ئەو خەڵکە بێ با خۆیان ئەمەیان قبوڵە ئەم جملەی ئەوترێ لە بەرامبەر ئەوەشە والله میلەتی ئێمە میلەتێکی زۆر قوربانی دەرە میلەتێکە ینی ئەمەندە تۆ ئەتوانی هەمووش بۆ قدری من مەبەسم یەک شتانی لە بەرامبەر ئەم دوو معادلەیە معادلەیەک ئەڵێ خەڵک خۆی شایستی ئەمەیە دەنگی یاوەتەوە بەم کاستە سیاسیە چی ڕۆئەیە و چی هینەکات با خۆی دەرئەنجامەکەی بچێژێ لە بەرامبەر ئەوە ئەم میلەتەی ئێمە میلەتێکی دڵسۆزە نیشتیمانەکەی خۆی خۆشەوێ 10 ساڵە قوربانی ئەیە سەبری کردوکە سامان 10 ساڵە سەبرەگرێ شایستی ئەم دۆخە نییە موچەخۆرانی خانەنشینانی فلەبەرەوە لە بینی ئەم دوو معادلە من معادلەی دووەم هەڵەبژێرم الحەق ڕاستە دەرئەنجامی انتخاباتی شەوە مەهزەلەیە کە خۆتە زانی انتخابات گەمەیەکە لەگەڵ ئەوەی کە لە ناو سنووقەکایە و ئەوەی کە ڕاگەیەنرێ ئەرز و ئاسمانی فەرخە بەڵام بە دەرئەنجام یەکێتی و پارتیە زانین چەند دەنگزیایان کردووە لە چاو انتخاباتەکانی ترا کە عەقڵ و مەنتیق پێ ئەوتی ئەبوو ئەمە کەمکە عەقڵ و مەنتیق و خزمەتگوزارەکان و قەیرانەکان پێ ئەوتی ئەبوو ئەم دەرئەنجامانە کەمکە بەڵام کە ئاواش کەوتوتەوە حەق میلەتی ئێمە شایستەیەوە نییە بیگەڕێنەوە بۆ 2014 و باسی لێبڕین و باسی ئەوە کرێ ئایا ئەو بژاردانی لە بەرە سەرێمایە فترەیەک بژاردەکانی ئایا ڕێگەی بەخا قەتع ناکە و ئیدامی پێیا و بە چەند کەناڵێک ئایا چۆن ئەمریکا چوە گرێبەستی غازی کردووە وەزیری وزە وەزیری خارجی و چۆن ئەمە زەختێکە کات پشتیوانی لە هەرێمی کوردستان کا لە بەرامبەر ئەو قوت بڕین و ماڵ ینی نان بڕینی کە لە بەغداوە دەرحەق بە فەرمانبەرانەکرێت چۆن ئیلزامی ئەوە کاتچکە ئەومان لە یاد نەچی ئەو سەرچاوانی کە لە بەردەم حکوومەت هێرێمایە ئەو هاوکاریەیە کە ئەمریکای نێرێ داهاتی نەوتی و نانەوتیە کە باسەکرێ ئەمە ئەگەر وەکو ڕابردوو سەیریکی جاوە ماوەی پێش دەستەی نەکرا حاڵی بۆ نیشتێکەکەی یەکسەر وتیان ئەمەم داهاتی سلێمانی بۆ ئەم مانگە بۆ نمونە 30 میلیارد بووە پەنجای کەمی کردووە هەر بە قودرەتی قادرێتە خوارەوە کاک سامان بەس کاک وەزیر دارایی وتی یعنی ئەمە ئەتوانین بە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتەوە موچە دابش ئەوەی ترە کە بەڵێەوە لە بەرنمەیەکە بەرنامەی تەلەڤیزیۆنیا باسی کرد و فەرمووی بەڵام ئەوە کەوتە سەرەوەی ئایا بەیانی لە نێو کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ئەو ڕقەمانەیە خرێتە سەر مێزی گفتوگۆ ڕقەمی ڕاستەقینەن واکەن تۆ چۆن پشتیوانی مۆزەف و فەرمانبەران و خاننشینان بۆ خۆت کەس بکەیت و واکەن کە خەڵک تۆ بە خەمخۆر وا بکەیت کە ئەم بڵێن ئێمە ئەم حکوومەتە ئێمە خەمخۆرمانە دڵسۆزمانە و بەڕاستیش خەڵکی شتێکی زیاتری ناوێت لەوەی کە لە تواقە و توانای حکوومەت هابێ بەڵام هەیە ڕقەمەکان هەیە پارەکان هەیە وجودی هەیە ئێمە ینی بۆ وەزعشەوە کاک سامان ئێستا هەموو مانگی 160 میلیارد سەرفەکرێ بۆ خەرجی وەزارەتەکان و کارەبا ئەم پارێ زۆر بووە ئەم پارەی لە ڕابردووشە ئەتوانی هەندێک پرۆژەی تری پێ بکەی شتی تری پێ بکەیت ئێمە هەموو شتێک ماوەستاوە بەس کاک شۆمانەوە ینی بۆی پرسیارەکەم من جەنابەتم بینی کە بەشداری کۆبوونەوەی بۆ حیزبەکانتان کرد بەڵێ یعنی لەوێ پێش ئەمەی ئەم دۆخە ڕووبایانی زۆر هەڕەشە کرا و هەڵوێسمان دەبێت و ئەمە قوبوڵ ناکەین بەڵام دوجا قوبوڵش کرا ینی بۆ نمونە لەوێ چی باس کرا خارەکانی بەردەست بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان چی بوو حیزب و لایەنە سیاسەکان چی بوو بەرامبەر بەچەند ئەو کاتە سەروبەندی پێکێنانی بڵێن سەروبەندی دەرچوونی قەرارەکە بوو دۆخی شەڕەکە ڕووینەیە بوو لە بینی ئیسرائیل و ئێرانە دۆخەکان بۆ فۆرمە نەگەشت بوو ینی سەرەتای کێشەکان بوو بەڵام زۆر بەڕۆنی ژووترایە و قسانەی کە کوتراوە ئەو بێ جۆرە تەسریحی کە وتراوەتر ئێمە قوبوڵی ناکەین مەبنای چییە ئێمە هیچ حەدەسێ ڕووی نەیە بوو کاک سامان بەڕێز کاک مەسعود بارزانی وتی ئیتر ئێمە چیتر ئەمە قوبوڵ ناکەین و بەڵێ بەسەر چاو ئەو ڕەزیلیە ئەبۆ فۆرمە پار ئێمە شەزانی وایە بەس تۆ پێمان بڵێ موبەڕیری ئەمە چی بوو ئایا گرەوکردن کاک سامان هەر لایەن لایەنێک هەر حزبێک
گرە و لەسەرەوە کە عێراق ڕوخێ و ئاوا و ئاوا و ئەم شتە لە دەستی ئەنی ئەکەوێتە سەرەوەی معادلە ئەقلیم و دەوڵەتەکە چۆن هەموو خەڵکیش تەسەوری هەم سیاسەکان تەسەورەکەم وەکو خەڵک تەسەوریانەکرد عێراق ینی خوێنی تاهاڵسێ بیزە بەجاوە ئەوەی ڕووی نییە بەڕاست تا ئێستا ڕووی نییە بەڕاستیش نازانی ڕۆیان کاک سامان ئەمە تۆ گرەوکردن لەسەرەوەی پەیوەندی لەگەڵ عێراقا تێک بی تەسعیدێ دروستکەیت و کێشەیە ڕوئیا قەتعێکی لەگەڵ عێراقا و ئێوە وا دەرناچێت لەوانەیە وا دەرنەچێ ئێستا تا ئێستا ئەوەی هەیە دەرنەچۆ نازانین خاستین لە خەو بەیانی دراوە لە کۆمەڵێ بارگای حەشد و کۆمەڵێ ئەویان نازانین و تەسعیدەکە چۆن نەبێ بەڵام حتا عێراقیش لەم گەمەیە الحەق ئێران و پێیوتووە یاخودنا لایەنە شیعەکە و پاراستووە ینی جۆرێک لە هینی هەبوو لە هودووی هەبوو لەوەی هەبوو باشە من مەبەسم لە شتێکە کاک سامان تۆ ئەبێ بزانین پشتیوانی پاڵپشتی ئەم قسانت بە چی بووە ینی ئێمە ئامڕازەکانی بەردەستمان بەسەر چاو گرێبەستی غازیمان کردووە ئەم گرێبەستە تا چەندی یەتە بەرهەم ئەوە باسەکرێت تا 3-4 ساڵی تر بەو فۆرمە نایەتە بەرهەم کە واریداتێکی گەورە و ڕقەمێکی گەورە بێ کە باسی 4 ساڵانی باش 4 ساڵە کرد باش ئەوەش حاڵی نەوتە تا ئێستا پێویست دەستی پێ نەکردوێتەوە یعنی ئامڕازەکانی بەردەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پشبەستن بەخۆی یا قاسەکەمانەوەندە پڕە کە بتوانین وازەحە خۆ ئەگەر بەو فۆرمە ئێستا ئێمە باسی هەموو شتێکین باسیەوە ناکەین بە تەواتی موچی مانگێ بین ینی ئەوەی کە جەناب باسێکی لە ساسی ببڕە بۆ عام و لە سا 50 بڕە بۆ خەرجی بە وەزارەتەکان کەم کەرەوە خەرجی و کەم باسی هەرە مشتێکی بەس باسیەوە ناکەین بتوانین موچی مانگێ بین باش ئەمەوە دەرێخاکە ئێمە ئیسنادەکەمان یان قووەتەکەمان یان قیتادەکەمان چەکەکەمان کەلامانە لاوازە کەمە بەڵێمانانی هەر یەکێک لە پێشنیارەکان کە باسەکراوە بوو کە تەنانەت بەرپرسانی بەشداربوو لە حکوومەتی عێراقا ئەمانش بکشێنەوە هی کورد یعنی تەنانە نەیشمانتوانی ئەمە بکەیت جاوە لەو سەروبەندی کە ڕاستەخۆ قەرارەکە دەرچ زۆر قسە کرا وڵا ئێمە لە پرۆسی سیاسی یەکشینەوە وڵا بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناکەین وڵا هەموو وەزیرەکانمان نەکشینەوە وەز پەرلەمانتار دەرچوو هیچی دەرنەچوو هەر هەمی لە شوێنی خۆیەتی قائمە تەقدیم کراوە کورە خۆیان حازرەکەن بۆ تەشکیلی حکوومەتی داهاتوو ئەخبەریسمەوە لە جناب سمیانی تخوا چی باس کرا یعنی باسی دۆخەکە کرا یا ئەمانە باس کرا بەڕاستی بێگومان هەموو شتێ باس کراوە گفتوگۆ کراوە و قسە کراوە لەسەرەوەی تۆچی لە بەردەسایەتوانی موچەبەی لەسەر چ بنەمایە بووە عێراق بۆ ئەم بابەتە چییە کە حەلی ئەمە چییە تۆ خۆت موچەت پێدرێ بەڵام بەدەر لەوە کاکی سامان ینی من ئێستاش ئەو نقطەی ئاڵێمەوە تۆ کە ئەبێ بزانیت ئەو زانیاری و چکە ئێستا سەردەمی زانیاریە ئەم شەڕانی کە ئەگوزارێ لە سەراستی ئەقلیمی و نێودەوڵەتی و یەیتەوە ڕەبتەکەیتەوە بە عێراق و ناخۆشەوە وەڵڵا هەمووی گەمە ئیستیخباراتیە ینی ئایا بەشێکی لەو گەمانە ئایا توی تای لەو مەتبەخە سیاسیە کە هەندێک خواردنێ پێ بدرێت لە مەتبەخە سیاسیەکە ئەگەر تیای نیت فەلەبەر ئەوە ئەکەویتە هەڵەوە هەندێک کاتەکەویتە هەڵەوە تەحلی بۆن لە مۆزوعی ڕێفراندۆمە ئێمە سوورەمانزانی ئەم بەڵایە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە ئێستاش ئەم تەسعیدەی کە ڕوویاوە ئایا مەجالی بە دەردیەوەی لە دەرگای گفتوگۆکان لە سەرماندا نەخرێ و حیوار بکەینەوە لەگەڵ بەغدادا کە هەر ئەبێ لەگەڵ بەغدادا حیوار بکەینەوە گفتوگۆ بکەینەوە چونکە ئێستا جا قسێکیش ئەوترێت کاک سامان زۆر باسی گۆڕانکاری لە عێراق ئاکرێ لە 2022-23ەوە بەردەوام ئەمە ئەوترێتەوە چۆن ئەکرێ و چۆن گۆڕانکاری ڕۆیا کەس نازانێت کاک سامان بەڵام گرەوکردن لەسەرەوەی دۆخی عێراق تێکە چیە و دەسەکەینەوە بە نردنی نەوت و ئەبینەوە بە کۆنفیدراڵی و سوکە دەوڵەتێک و ئەمانە ئەمە ئەکەوێتەوە سەرگەمە ئەقلیم و دەوڵەتەکە لە دەستی هەممەنان نییە ئەمە جۆرێکە لە مڕاهەنە جۆرێکە لەوە کە تەنها پشتبەسی بەمە بەڕێی من بە تایبەتیش کارتەکانی بەردەست کارتی لاواز و جۆرێک لە سوتاوی تیاابێ بەدبختی ئەهێنی ئەوە تا بینیمان ئەوەزعی موچەخۆرە وڵای ڕەنگە بەشێکی ئەوەی سامنی نەکەماتە بەچاڵێت ترەم لە وەڵامی گۆڕنگ ژێمی ئێران دەڵێ خەڵکی ئێران بازرگانی چاکن و نامانەوێت دۆخەکە تێک بچێت یانی لەگەڵ یانی ینی ئێسا ئەمە تازەترین قسەی ترەمپ باشە ئەو لەگەڵ تێکچوون ئێران نەبێ من قسەکەم لەسەرەوەی ینی ئێمە زۆر تەسەورمانەگێت ئێران ئەم سیستەمی حکومڕانەی نامێنێ دۆخی عێراق بڵێن باڵەشیعەکان کە ڕەنگە بۆ کورد یان جیهاتی کوردیان کردبێ ئەمە تەسەوری پارتیەکانە ئەم دۆخی موچە ئێرانە وای لێ کردووە ئەگۆڕێت بەڵام وا دەرناچێ جاری وایە تا ئێستا وا دەرنەچووە الحەق ینی تا ئێستا بگرە بە عکسیشەوە بۆ خراپتر لە سەرمان کەوتو بەڵام نازانین ئایا داهاتوو چی ڕۆیە بەڵام عرضم کردی زۆر لەو کاتێک ئەم کێشانە دروست بووە لە بینی ئیسرائیل و ئەمریکا من لە
شأنی شرۆڤەکار و خەڵکی زۆر بەتوانامانێ لە مەجاالە بەڵام خەڵکێک ینی بەس بیتە سەر تەلەڤزیۆن و قسە بکەیت و شرۆڤە بکەیت ئەم جۆرە شەڕی کە ئێستا ڕوویاوە ئەم شەڕە بالیسیەی لە ناو وڵاتان نەبێ و شەڕی هین نەکرێ بە درۆن شەڕ بکرێ و بە تارە بێت و بڕوا ئەم نمونەیەکی زۆر تازەیە و لەوانەیە لە ئاستی شرۆڤەی هەندێک لە برادرانی خۆمانە نەبێت کە بەردەوام لەسەر تەلەڤزیۆنن جا خۆشەکەی لەوە بوو کاک سامان ینی من لەگەڵ ڕێزما بۆ زۆربەی تەلەڤزیۆنەکان مۆزوعی حەدەثە و لەوانەیە لە کەوتەشی لەسەر ئێمە هەبووایە بەڵام هەبووە ئەمەندەی خەبەر لەسەر ئەم بابەتانە کردووە زۆر سێکتەری ترمان بیرچۆتەوە مۆزوعی موچەمان بیرچۆتەوە مۆزوع ئاساسیەکانی تر هەتا تەشکیلی حکومەتمان بیرچۆتەوە ئەمانە وجودی نەماوە کاک سامان ئێستا تۆ جەنابەت باسی ئەوەکەی ینی ئێستا باسی پێکهێنەرانی حکومەتەکەی بۆ ئەم بابەتە ئەی ڕۆڵی معارەزە لەشوێ ینی تۆ ینی لە ساسی کورسەکانی پەرلەمان لە ئاخر انتخاباتە سی گریمان لای معارەزە چی ئەکەن بۆ ئەم دۆخە ینی ئەو باسی خۆپیشاندانێکی شەکرا بۆەوەی پێشان وڵام منم ڕۆقسەیەکم کرد کاکسۆوەتم ڕەنگە هەم بە ئۆپۆزیسیۆنەوە بەدەسڵ حەزیانەگەر ئەم شەڕە هەر بەردەوام بێ بۆی کە خەڵک نەبیری موچەی مابوو نەبیری پێکەنانی حکومەتیشی مابوو چکە پێشتر هەر خەڵک قسەی لەسەرە کرد بەڕاستی بەڵێ یا بیانوویە گر بە حکومەت بەڵێ بێگومان بیانی بە حیزب بەڵام ئێستا هیچ نەمایە بێگومان قسەیان لەسەر یەکێتی و پارتی و لایەنەکانی ئەوە کرد کە ناکرێ ئاوا بەردەوام بێ و ڕەخنەیان نەکرد وەزعەکە وابوو لە بەرامبەریش معارەزەشیان نەخستە بەردەم بە پرسیارەتی ئێوە خەڵک متمانەی پیاون دەنگی پیاون بۆ جوڵە ناکەن ئەم دۆخە چاقۆستیە بۆ تێناپەڕێن بەڵام هینی بۆیە بوون خوا بەهانەی بۆیە بوون ئەم شەڕە هەیە و بەڵام زوو تەواو بووە ئێستا نازانین چیترە بگوزارێت بەڵام بۆیە ئیلتیزاماتی حزبی معارەزەش من ئەزانم لە دوای جەنگی ئەو حربەی کە دروست بوو لە ناوخۆی عێراق و داعش و لە مەنتیقانە ئاستی معارەزەی سیاسی و کاری پەرلەمانی زۆر لە تەڕاجوعایە من تێگەم لەوە کاک سامان بەڵام خەڵکیش متمانەی پیاوی کاریگەری تۆ ناتوانانی جوڵە بکەی ناتوانانی باشە پرسیارەکە وەیە ئایا بۆ نە بۆ کۆمەڵی مامۆسای بەڕێز بتوانن بچن وەزیری دارایی ببینن وەزیر ئەی باش ئەم سەرۆکی حیزبانە لە کوردستانەوە ناتوانن حتا لەگەڵ یەکێتی و پارتیش دابنیش ینی ئەو قسەی کە باسەکرێت باسی خۆ من لەگەڵ ئەوانیم لەگەڵ ینی ئەو زۆری بۆری و دوکانی سیاسی کە کرا کۆبوونەوە کرا لەگەڵ پارتیەوە ئەو حیزبانی کە نەهاتن ئەسڵ وا بۆ حیزبانی کە کورسی پەرلەمانیان هەیە ئێدە وەرە کۆبوونەوە بکە وەرە لەوێ قسەی خۆت کە حزورت هەبێ گەنگەشەی ڕووداوەکە ینی تۆ کە لەگەڵ قەت لەگەڵ یەکێتی و پارتیادا نەنیشی قەت کۆبوونەوە نەکەی گفتوگۆ نەکەی هەر لە فەیسبوک قسە بکەی یان بە ئاستێکی نزم لەگەڵ ڕێزمە لە جارجار توینێکی ڤیددیۆی بڵاوەکرێتەوە بە مستەوایەکی ئەوەندە نزم ئەمە ئاوا و ئەمە ئاخۆڕەکەیان و ئەمە ئەبوو حزبایەتی فۆڕی معارەزە بەم فۆرمە ناکرێت تۆ قەتیعە یەکێتی و پارتی ئەمە دیفاعنیە لە یەکێتی و پارتی یعنی یەکێتی و پارتی کەوادری هەیە حزبە ئەوە هەیە یان ئەبێ لەگەڵ یابی باشی یەکێتی پارتی چەندێ بەرپرسیارن بەرامبەر بە خەڵک بەڕاستی ئەمانی شار بە هەمان شێوە چونکە دەنگ گیان پیاون و کورسیان من باسی ئەو نقطەیەکەم ینی نزیکی میلیۆنە کەس دەنگیا و بە حزبەکانی بە تەقدیر ئێستا لامانی ئەگەر خۆزگە بەرنامەیەکی تایبەتی شەکرە لەسەر ئەو بابەتە من پێتەڵێم خەڵکێکی زۆر دەنگیاوە بە ئێوە لە بەرامبەر بەرپرسیارەتی قانونی تاریخی ئەخلاقیان خەڵک بۆ ئەوە دەنگیاوە پێن حتا ئەگەر وەکو معارەزە سەیریکەی شار لەمانە بکەن حتا کاک سامان تۆ سەی ئیسرائیلکە ئەزمەی ناوخۆیشی هەیە کە کێشەکەیتە سەر مەبدەئی قەومی و شتە قەومیەکان و مەترسیەکان ئەمانەیە کە گرن حزبەکانی معارەزە و حزبەکەی ناتەنیاوە دانیشن بە یەکەوە بەرنامە دانێت وەڵا لا ئێمە وایە ئەوە ئێستا چەندێکە مەعاش نادووە نەک ئەمان حزبی معارەزە و سوڵتەیەک ناگرن بۆ پاراستنی ئەم هەرێمە و لە مەترسیەکانی سەر هەرێم حزبەکانی معارەزەش بنکەنی یەکتریەکەن کەوتونەتە سەنگەرگرتن لە یەکتری کە بەداخەوە نەبوو وابێ من زۆر سپاس دەکەم ئەمە زۆر سپاس شارەزایی یاسایی سپاس بۆ ئێوەش کە تاوگۆسە بینەرەوە خواتان سوێن پاتە